جبرنامه تشاور وزاوية تمام خوش بتمام شبان هجا سورة صارمة بخلك كانوا لقلبنا دنابا بخلك أخذ أما بالي بكشين لسر شار في شرين دم كونت كارمة هم لباشر كردستان هم لدربي كردستان إيش بمحازن دنابا يكشي في شرين خود أما بحثا كساتيا كجلك جواز بكن أو جي لقزاء خرمانة لباشر كردستان لوي دفري بتعبتي جلك رابدارة بخوندنا قرآن بيكو زاني با يك تيبي جبني بسينا حتى نكو نكارن نابي خوشي بني بسينا دنابا بفي شرامده ام دزانن كا چاوا فيري ويكي بويا چاوا فير بويا كو قرآن اوها بجواني بخوينا كو كمروف بيجا كسكي كو حتى نبزانن جهيجي تمام كريا ليد بيجا من تنه قهدار كريا جو قهدار كرني اسفيري خوندنا قرآن جيبوم حتى نكو جيشتا دي اصلا جياواز خوندنا قرآن دنابا بفي شرامده اما بهتر وناسب لە ناحیەی خوڕماڵین ناوچەیەکی سنووری لە هەورامان ئەم ناحیەیە سەر بە پارێزگای هەڵەبجەیە خەڵکی ناوچەکە بە کوشتوکاڵ و باخ و ئاژەڵداریەوە خەریکن بەشێکیشیان دوکاندارن یەکێک لە دانیشتوانی خوڕماڵ حاجی حەمەوەیسیە حتا پێنج من خەریکی ئەمیشە خەیات بوو تووشی فەقە هاتم خوڕماڵ ڕۆشتمە بۆ هانەی قوڵ بەیانی هاتم ڕۆشتم بۆ هانەی قوڵ تا باریان کردین وازم لێ هێنا خەیاتی دوکانم بوو بەهۆی نەخۆشیەوە وازی لە پیشەی بەرگدووری دێنێت لە ساڵی 1991ەوە لە خوڕماڵ پینەدۆزی دەکات نەوەیە هاتوومەتەوە حیچمان نەبوو ئەمە عەرز بوو داگیرمان کرد و کردمان بە دوکان و ئیتر خەڵمە وەردە خەڵە هاتەوە خوڕماڵ ئاوان بووە و ئاوایتن بەیانی سەعات هەژدیە وەڵڵا وەختی وا هەیە تا نوێژی مەغریب ئالێرە بوومە نوێژەکەمە جاڕۆمەوە وتم با 25 وتی بەخوا ساحیبەکە وتوێتی 30 دینار کەمی نییە تۆ دە ئیشم پێکردن خۆم سێ لەمەرم پێ بوو ئیشی جوان بوو تەمام 30 دینارەکە کاتی نیوەڕۆیە و دوکانەکەی دادەخات دەچێتە مزگەوت و نوێژ دەکات و دەچێتە ماڵەوە نان دەخوات و پشوویەک دەدات دواتر دەگەڕێتەوە دوکانەکەی بەردەوام لە دوکانەکەی قورئانێکی بەدەستەوەیە الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والله تلا من عليها خويندومة إساتي هلا مزقوتا دا أنيشين لقد نسينا فرا يكي لا فرا لنا دو فرا أخواني هیچ خوێندەواری نییە و بە شێوازێکی باش قورئان دەخوێنێت بسم الله الرحمن الرحيم إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا لخزم أخوان نامي خوش نازان بنفسه إنسان لمكتبان نبي نازاني بتجيل يوم دام وقت دانيشتم قيمة قلبو مع مصايان قرآنيان أخوان نقل جماعتها دانيشتين أخوان إساتي هلا دانيشين سيتشوارك بيانيان دوای نوێژی بەیانی نوێژمان کرد بە جەماعەت دانیشین یەکی لاپەڕێ دوو لاپەڕێ ئەخوێنینەوە گوێیەکنین بۆ یەکتنی خەڵەتمان بێ لە خەڵەتەکەمان یەکتنی ڕاستەکەینەوە هەموو ڕۆژێ لاپەڕە دوو لاپەڕە سێ لاپەڕێ ئاوا ئەخوێنم حاجی حەمەوەیسی جگە لە کاری پینەدۆزی خانەنشینی بەڕێوەبەرایەتی ناحیەی خوڕماڵە دووسەدارە معاشم هەیە تەمەنی 77 ساڵە و بەردەوام لەم دوکانە کار دەکات مالەتی 46 من تێ نازانم چەند ساڵم هەفتام لەوەتێ دۆری هەفتا بووم 75 ئەوانە هەموو ڕۆژێک ئەمە کارەکەیەتی و لە دوکانەکەی ئەم کارە دووبارە دەکاتەوە سازگەر سەڵاح ڕووداو خوڕماڵ